هەمومان دەزانین کە لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی عێراقەوە چیتر پرۆسەی پێکێنانی حکوومەت و هەروها دەستنیشانکردنی سێسەرۆکایەتەکە دەستی پێکردووە. بەڵام لە پرۆسی سیاسی عێراقدا لە پاڵ ئەو هەنگاوە سیاسیانەش ناوبەناو چەند ڕووداوێکی ئەمنی و هێرشی لابەلا لە وڵاتەکەیان ڕوودەدەن. دوهەمینیان بردومانی فڕۆکەخانەی بەغدا بوو. ئایا ئەپرسین ئەو هێرش و بردومانانە هیچ پەیوەندیان بە پرۆسی سیاسیەوە هەیە یاخود وەکو جۆرێک لە فشارە یاخود ئایا خودی هێرشەکان پەیامی سیاسین یاخود هەوڵی ئاژاوەنانەوەن کە لەم کاتە هەستیارەدا ڕوودەدەن. ئەم بابەتە لەگەڵ بەڕێز سەروان تاهیر گۆمەشینی چاودێری سیاسی تاوتێ دەکەین کە ئێستا لە ئەستۆدیۆ میوانداریمان کردە بە خێربەی کاک سەروان. بەیانی جەنابیت و بینەرانی بەڕێزی کورسات نیوز باش بە خێر بیاخۆ. عێراق لە کاتێکا کە زۆر جار ئەوە ئەبینین و لە پرۆسی سیاسی عێراقا ئەوەمان بینیوە زۆر جار کە دێتە سەر پرسە سیاسی هەستیارەکان یاخود کێشەیەک یا ململانەیەک بەرەو یەکلابوونەوە دەچێت ئەبینین ڕووداوە ئەمنیەکان یاخود هێرشی ئەمنی لە عێراقا ڕوئەیە. ئەمانە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی کە فشارە یاخود نەخێر ئەمە هەر خۆی لە عێراقەوە هاتووە لە دوای 2023ەوە کە ئەو هێرشانە ڕوو بدەن. دەکرێت تێکەڵی هەردوو بابەتەکە بکەینەوە بەپی ئەوەی کە سروشتی پێکاتەی کۆمەلگای عێراقی پێکاتێکی فرە ڕەگەز و فرەئین و فرەنەتەوە و فرەئایدایە دەکرێت هەموو حاڵتەکان بەیەکەوە کۆ بکەینەوە. دەکرێت بڵێن دەستێکی تێکدەرە، دەکرێت بڵێن فشارێکی سیاسیە، دەکرێت بڵێن ئەجندایەکی ئیقلیمی و تەنانەت نێودەوڵەتیشە. دەستێکی تێکدەرە بەمانای چی؟ دەستێکی تێکدەرە بەمانەی ئەو هێزانەی کە دەیانەوێت لە پرۆسەی سیاسی لە عێراقدا بەشداریەکی نەگەتیڤیان هەبێ یان ئەوە تا لەگەڵ پرۆسەی سیاسی لە عێراقدا بەشداریەکی پۆزیتیڤیان نەبووە بەپێی ڕێژەی دەنگ بەپێی ئیستحقاقی کورسیەکان بەپێی ئەوەی کە حزورێکی بەردەوام و دروستیان هەیە لە هاوکێشەی سیاسی لە عێراق ناچارن بە جۆرێکی دیکە خۆیان بنوێنن لە گۆڕەپانی سیاست و لە سەرستیجی عێراقی هەوڵ بدەن بوونی خۆیان بسەلمێنن. بەڵام بوونێکی نەگەتیڤانە، بوونێکی تێکدەرانە، بوونێک کە دەنگیان هەبێ و ڕەنگیان هەبێ بەڵام بەشداری پرۆسە و کایی سیاسی نین وەکو پێویستە. ئەمە حاڵەتێک. حاڵەتێکی دیکە لە ئێستا کە بەدی دەکەین ئەوەیە لە نێوانی تەیاری موقتەدا سەدر لەگەڵ چوارچێوەی هاوەهەنگی ئێستا کێشەکان تەواو نەبوون، کۆتاییان پێ نهاتووە چونکە ئەمان داوای حکوومەتێکی سازانی نیشتیمانی دەکەن و ئەمانیش داوای حکوومەتێکی زۆرینەی ڕەها دەکەنێ. بەڵام سروشتی پێکهاتەی کۆمەڵانی خەڵکی عێراقی وایە هەمیشە لە دوای ساڵی 2023 ئێمەگەر بە چاوێکی وردتر یان ڕەخنەگرانەتر یان دروستتر سیر بکەین هەمیشە لە عێراق تەوافقی نیشتیمانی و سازانی نیشتیمانی سەرکەوتوتر بووە لە دەنجی زۆرینە و کەمینە لە کاتێکا عورفی دیموکراسیەت لە دنیای پێشکەوتوو ئەومان پێ ناڵێ هەمیشە بەپێی قانونی ئینتخابات و ڕێژەی زۆری و کەمی دەنگەکان ئێمەوە دەزانین کە براوەی یەکەم یا تەحالفاتی سیاسی لە ناو پێکهاتە و هێزە سیاسیەکان ئەمان براون ئەمان تەکلیف دەکرێن بە دامەزراندنی گەورەترین کوتلە یا بلوچی سیاسی و دوجار تشکیلی حکوومەت. پێ وانە ئەم ئەوەی کە تۆ باسیەکەی لەوەی کە پێکاتە سیاسیەکان لێرە بەو جۆرەیە یعنی ئاڵۆزیەک هەیە لە پێکاتی سیاسی عێراقا چونکە خۆتە زانی بەسەر چەند نەتەوە و چەند مەزهبێکە عێراق دابەش بووە ینی هەمووشیان داوای مافی خۆیانەکە. پێت وانە ئەگەر ئەو سیستمە تەوافقە نەبێ هەمویان بتوان کۆبنەوە لەویە کێشەی زیاتر بۆ عێراق دروست نەکە. ئێمە دەبێت لە ئەرزی واقعی عێراقیەوە سەیر بکەین. وەکو باسم کرد لە بیدایەتەوە سروشتی پێکاتەی کۆمەڵایەتی لە عێراق تەنانەت بە سیاسی و ئاینی و ئایدۆلۆژیەکانەوە وا ڕێکەوت و وا دروست بووە تەوافقاتی سیاسی یا با بڵێم سازانی نیشتیمانی سەرکەوتوترە لە بەرامبەر پێکهاتەکانی دیکە یا لە بەرامبەر خەیارات و ئۆپشنەکانی دیکە. هەمیشە لە عێراق لە دوای ساڵی 2023 و ڕوخانی ڕژێمی پێشووتری عێراقی کە ساڵانێک
دەسەڵاتی عێراقی لەدەست بوو، بەڵام دەسەڵاتێکی تاگڕەوانەی پەرزە بروزەنگی پرترس و پەرنەهامەتی بۆ خەڵکی عێراق دوای ئەوە کە لە ساڵی 2023 بە ساڵی سقوتی حکوومەتی پێشووتری ئەتیبار دەکرێت و لەوێەوە با بڵێم ئەجندای تازە و حکوومەتی تازە و یا با بڵێم عێراقیی نوێ هاتەکایەوە. بەڵام کاکە ڕەنجەگە سیر بکەین لە دایکبوونی هێزە سیاسیەکانی عێراق بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە بە زۆرینە و کەمینەوە لە دایکبوونیی سروشتی نەبوو، لە دایکبوونێک وەکو عملیکی قەسەری وابوو. هەر هێز و لایەنێک یا ئەنجامی ئینشقاقات و جیابوونەوە لە لایەنەکەی دیکە یا بەرژەوەندی ئیقلیمی یا ئەوەتە هەندێک مەنافع و مەساڵحی داخلی لە ناو عێراق دروستی کردن. ئیتر سەر هەڵدانی کۆمەڵێک پارت و لایەن و ئەحزابی سیاسی لە چۆنگەی بەرژەوەندی تایبەتی حیزبەکان وایان کرد دوجار بەرژەوەندی نیشتیمانی بەو شێوەیە بەرچاو نەگیرێت کە پێویست بوو لە بەرچاو بگیرێ. ئەوە حاڵەتێکی دروست کرد کە بووە ململانەی و چێشمە چێشم لە نێوان پارت و لایەنەکانی گۆڕەپانی سیاسی عێراق هەڵبەتە بە کوردیشەوە کە تێیدا ئێمەی کورد بەشی شێرمان بەرکەوت لە دروستکردنەوە و بنیاتنانەوەی عێراقی نوێ وامان لێهات یا وای لێهات گۆڕەپانی سیاسی عێراق بوو بە گۆڕەپانی ململانەی بەشکردنی چێکی سیاست یا با بڵێم داهاتی وڵات لە کاتێکە ئەوە دەبواە بەو شێوەیە لە بەرچاو نەگیرێ بەڵکو بەرژەوەندی باڵای سیاسی لە عێراقا یان بەرژەوەندی باڵای هاونیشتیمانی بوون لە عێراقا لە بەرچاو بگیرێت. کاک سەروان شتێکی تر هەیە ئەوەی کە ئەگەری تێکچوونی ئەمنی زیاترەکە ئەوەیە کە تا ئێستاش چەک لە عێراقا بەدەستی ینی زۆرینەی زۆری بەدەستی سوپاوە نییە، ینی ئەوەی کە تەحکومی پێوەکە ئەوەی کە دەسەڵاتی بەسەریا هەیە لە نەسیاسیەکانە لە نێو ئەوانەشە ئەوانش گروپی چەکداریان هەیە. ئەمە پێدوان نییە هەتا کۆتایی هێنان بەمە ئێمە ینی جۆرێک لە سەقامگیری لە عێراقا نبینین. کاکڕەنج هەمیشە پارە و پاوەەر دوو کایی زۆر گرنگن بۆ سەپاندنی هەژمونی دەسەڵات لە حیزبێکە. کاتێک حیزبێکی سیاسی لە عێراق یا با بڵێن پارتێکی سیاسی جا ئاینیە نەتەوەییە قەومیە هەر جۆرێکە کاتێک کە پارەی بەدەستەوە بوو تۆمان پارەی چی بەدەستەوەیە پارەی داهاتی خێری عێراقا بەدەستیەوەیە جا بە جۆرێک لە جۆرەکان دەستی کەوتووە یا دەستی بەسەرداگرتووە کە ئێمە هەمومان گومانێک هەیە لەسەر جۆر و شێوازی بەدەستکەوتنەکەی ئەمە لەلایەک هەڵبەتە لە بەرژەوەندی خودی خۆی و حیزبەکەی و ئایدیاکەی بەکاری دێنێ لە هەڵبژاردنە دەنگی پێدەکڕێ لە کاتی گەیشتنە کورسی دەسەڵات بەرنامەکانی خۆی پێجێبەجێ دەکا. ئەمە پارەکەیان پاوەرەکەی کە هەیەی ئەوەی کە جەنابێ باز دەکەی حیزبی سیاسی کاتێک کە دەسەڵاتی چەکداری یان هێزی سەربازی و میلیشای بەدەستەوەیە دیسان ئەمەش بەکاردێنێتەوە بۆ بەرژەوەندی چەسپاندن و سەپاندنی ئایدیای سیاسی خۆی لە ناو کۆمەڵانی خەڵکی عێراقی و وەک کوردستانیش توێ ئێمە بەشێکین لە عێراق. بەڵام لێرە ئەگەر ئێمە توانیمان یان ئایدیا و ئەجندای نوێ و بەرنامەی تازەی حکوومەتی عێراقی لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی تازە تواندرا فەسلێک بکرێت لە نێوان هێزی میلیشیا کە بەدەستی حیزبەکانەوەیە لەگەڵ سوپا ئەگەر توانیمان سوپایەکی نیشتیمانی دروست بکەین کاتی خۆی عێراق سوپایەکی هەبوو یەکێک لە سوپا هەرە بە هێزەکان و لە ڕیزبەندی یەکەمەکانیان با بڵێن دەی یەکەمی سوپایەکانی جیهان بوو. بەڵام بە هەر شێوەیەک لە شێوەکان ئەمیش تەعاڕوزی کرد لەگەڵ بەرژەوەندی ئەو حیزب و پارتە سیاسیانەی کە هاتنە گۆڕەپانی سیاسی عێراقی و دوازار لە عێراقا نەخشی ئەرێنی و نەرێنیان هەبوو نەخشی نێگەتیڤ و پۆزیتیڤیان هەبوو بە هەردوو دیویەوە ئەو سوپایە ئێمە وەکو کورد یادگاری خراپ و ناخۆشمان هەیە بیرەوەری زۆر تاڵمان لەگەڵ سوپای عێراقی هەیە. بەڵام کە سەیر دەکەی سوپایەکی دیکەمان دروست نەکرد بە دیلی ئەو سوپایی پێشووتر کە بە ناوی ئیشتیتاتی بەعسی و بە ناوی گاردی کۆماری کە تایبەت بوو بە ڕژێمی پێشووی عێراقی ئێمە نەمانتوانی لە عێراقا جەیشێکی نیظامی یا با بڵێم نیشتیمانی گاردێکی کۆماری لەسەر ئەساسی پەروەردەی دروستی نیشتیمانی و نەتەوەی دروست بکەین. هەڵبەتە و حاڵەتە بووە هۆکارێک بۆی کە جارێکی دیکە حیزبەکان هەر پارت و لایەنێک
دەسەڵاتێکی میلیشیا و چەکداری خۆی دروستکە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی باش نییە. بەڵێ یەکێکتر لەو شتانەی کە وا باسەکرێت کە هۆکار و کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەندێک جار ڕەوشی ئەمنی عێراق بە تایبەتی لە سەروبەندی ئەو کاتانی کە پرسە هەستیارەکانێک لا ئاکرێتەوە ئەوەیە کە هەمیشە هەژمونی وڵاتانی تر بەسەر عێراقەوە هەیە. ئەنیە بینین کۆمەڵێک چەکدار بە بەردەوامی هێرشەکەنە سەر باڵۆسخانەی ئەمریکا لە عێراق. باڵۆسخانەی ئەمریکا یاخود ئەمریکا خودی ئەمریکا خۆی جاری وا هەیە گورز لە هەندێک تاقم و گروپی تری ناو عێراقەیە. ئەمە پێدوانیە ئەمیش جۆرێک لە ناسەقامگیری لە عێراقا دروست کردووە بەوەی کە ئەم جۆرە لە ململانی نێوان هەژمونەکانی وڵاتانی تەنانەت دراوسێ و نێودەوڵەتیش لەسەر عێراق هەر بەردەوامە. ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی هەر لە سەرەتاوە باسمان کرد ئێمە بەدەرنین لە کاریگەری هەژمونی وڵاتانی دراوسێ و ئیقلیم بە تایبەت دەستی وڵاتانی ئیقلیم ڕەنگە لێرە و لەوێ بە شێوەیەکی ئاشکرا هەستی پێدەکرێت. لە سیاسەتدا وەکو عرفێکی متەبع دیارە دۆسایەتی تاسەر یا دوژمنایەتی تاسەر نییە، بەڵام پاراستنی بەرژەوەندی تاسەر هەیە وجودی هەیە. ئەجێندای وڵاتێکی ئیقلیمی بۆ ئەوڕۆ بۆ ئێستای بریتە لە دژایەتیکردنی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا، بەڵام لە ڕێگای شەڕی وەکالەتەوە دەیکا نەک لە ڕێگای شەڕی ڕاستەوخۆوە. ئەمان سیاسەتی خۆیان وایە وڵاتانی دەوروبەری ئێمە نایانەوێت خۆیان بخەنە ململانێ و چێشمە چێشمی نێوان خۆیان و ئەمریکا کە سوپەر پاوەری دنیای ئێستا، بەڵام دێن لە ڕێگای شەڕی وەکالەتەوە بە خەڵکی عێراق و بە پارتە سیاسی عێراقیەکان دەیکەن. ئەمە دوو پەیامی زۆر خراپی هەیە، دوو پەیامی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی خراپی هەیە. پەیامیان ئەوەیە مادام شەڕی وەکالەتە لە ڕێگای خەڵکی عێراق و پێکاتەی نەتەوەی لە عێراقا دەکرێت، ئەوەی کە ئیشارەتێ پێدا دەبێتە هۆکاری ناسەقامگیری لە عێراق. ئەمەیەکییان دوو پەیوەندیەکانی نێوان عێراق و وڵاتانی دنیای دەرەوە بەتایبەت ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی زلهێز وارێ دەکات کە هەمیشە لە حاڵەتێکی نائیستقرار لە حاڵەتێکی نادروست و ناتەندروست بمێنێتەوە. هەڵبەتە ئەوە بۆ ئێمەی عێراقی کارێکی خراپە، ئێمە دەبێ ورتر و دروستتر و دەقیقتر لەسەر ئەوە کار بکەیت. من پێم وایە دەبێ پەیامی ڕوونیان هەبێ حیزبەکانی عێراقی ئەگەر تۆ لە سەنگەری دژایەتی ئەمریکا و ئەوروپا و غەرب و دنیای متەقەدمی خۆت یەکلایی بکەیتەوە، بەڵام نەک لە حاڵەتێکە تۆ کاری حیزبانە و بەڵێم ئایدیای نەتەوایەتی یان ئیقلیمی یان ناوچەییان هەر شتێک لە بابەتانە ئەنجام بدەی لەسەر دووفاقی سیاسی لە کاتێکە تۆ بەرژەوەندی خودی حیزبەکەت و لایەنگرانی حیزبەکەت و دەنگدەرانی حیزبەکەت بە دژایەتیکردنی ئەمریکا بپارێزی، بەڵام لەولایەشا خۆت بە هاوپەیمان پارێزی و داوای چەک و داوای ئیمکانیت و داوای سەپۆرت و پشگیری مادی و معنەویشیان لێ بکەیت. ئەمە کاتێک دروست دەبێت لە عێراق لە ئێستاە کە ناسەقامگیری سیاسی یا با بڵێم ناسەقامگیری ئەمنی ئیداری سەربازی تا ئەخیری هەیە. شتێکی کە ئێمە ئەگەر دیقەتی بدەین لە عێراقا لە نێوانی خۆساخکردنەوە لەگەڵ سیاسەتی ئیقلیمی یا لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی ئێمەش کارێکە حتا لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئاعرافی متەبادلەوە تۆ دەبێ بەرامبەرەکەت چۆنە لەگەڵ بەرامبەرەکەت هەمان ڕەفتار و کردارەتە بێ لە علاقاتی متەبادل. بەڵام کاتێک سیر دەکەی علاقاتی ئەحزابی عێراقی یا بەڵێن پێک هاتەکانی ناو حکوومەت و دەسەڵاتی عێراقی هەمیشە لە دووفاقی ئەو پەیوەندیشدان ئەو کارێکی خراپە. ئەو سەقامگیریە کە لە عێراق و لە ناو خەڵکی عێراق و لە وڵاتی عێراقا پێویستە بەدی بێ، من پێم وانە بەو نەهجە سیاسی ئێستا ئەو هەموو پەردبوون و لایەنگیری و ئەحزابی سیاسی ئاینی جیاواز بتوانین بکەین. شتێکی تر هەیە کاک سەروان، ئەبینین کە بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنەکان نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان دوای هەڵبژاردنەکان ئەبینین کە عێراق بۆ قۆناغانەیان تێ ئەپەڕێ. زۆر جاربینی ومانە و ئەم جارە شەربەدیمان کرد کە گروپە تیرۆریستەکان زیاتر
سەرهەڵەدەنەوە هەرچەنە عێراق چەند ساڵێک لەمەوە پێش ڕایگەیان کە ئەوان چیتر ئیتر گروپی تیرۆریستی داعشیان کۆتایی پێهێناوە لە عێراق بەڵام ئەبینین کە لە سەروبەندی هەڵبژاردنەکەەوە دوای هەڵبژاردنەکە ژەم گروپانە دەرەکەونەوە لە چەند شوێنێک لە سوپای عێراقیە دەن تەنانەت لە هێزی پێشمەرگادەن ئەمانە بۆ خۆی چ ئاماژەیەکمان پێ ئەڵێ یعنی ئاماژەی ئەوەیە کە هەچ کاتی عێراق ناسەقامگیر بوو گروپە تیرۆریستەکان سەر هەڵێنەوە یاخود ئەم گروپانە دەجوڵێنرێن کاکە ڕەنج لە دنیای سیاست یا لە سروشتی دنیای سیاست پێم وانە شتێک بە ناوی ئایدیا بە ناوی فکر بە ناوی ڕێکخراو وا بە ئاسانی بتوانێت بنەبڕی بکەی داعش لە ئەنجامی ململانەیەکی تایفی و نەتەوەیی و زۆر جار تەصفی حسابات دروست بوو لە نێوانی سونەکان و شیعەکان لە کاتێکە سەپۆرت و دامێکی نێودەوڵەتی و ئیقلیمیش کرا سەرەتا و سەرهەڵدانی داعش بیرمانە تاریخ و مێژوویەکی زۆر نزیکە کۆن نییە و دووریژ نییە ئەو ئایدیایی کە داعش و دەوڵەتی وەکو خۆیان دەڵێن دەوڵەتی ئیسلامی لەسەر دروست بوو هەمان ئەسبابەکان و هۆکارەکان حزوریان هەیە تا ئێستاش پەراوێزخستنی بەشێکی پێکاتی عێراقی لەلایەن بەشێکی دیکەی دەست ڕۆیشت و دەسەڵاتداری عێراقی هەمیشە پەرچەکردداری خراپی لێ دەکەوێتەوە تۆ گەر هاتی لە عێراق توانیت وەکو دەڵێن لە مەطبەخی سیاسی توانیت خۆراکی سیاسی یانچێکی سیاسی بە شێوازێک تەقسیم بکەی لە نێوانی سازان و تەوافقی نیشتیمانی بۆی هەموو پێکات و پارت و لایەنە سیاسی و نەتەوەیی و قەومی و مەزهبی و ئاین و ئاینزاکان بەشی خۆیان دەستکەوت و بەرکەوت ڕەنگە پەرچەکردداری خراپ دروست نەبێ بەڵام لە کاتی پەراوێزخستنی لایەنێک لە بەرامبەر لایەنەکەی دیکە هەڵبەتە پەرچەکردداری خراپی لێ دەکەوێتەوە لە مێژووی عێراق زۆر جار باسی دەیان و تایتڵی ئەحزابی سیاسی بە کوردی و بە عێراقی و بە عەرەبیشەوە دەکرێت کە ڕەنگە وەکو نفوزیان زۆر کەم مابێ بەڵام ئایدیاکە هەر دەمێنێ ئەگەر بیر بێ لە سەردەمانی تشکیلی حکوومەتی عێراقی گروپێک ڕەوتێک تەیارێک بە ناوی پاشایەتی لە عێراق سەری هەڵدا پاشایەتی لە ساڵی 1950ەوە کۆتایی پێ لە عێراق بەڵام خودی بیرۆکەکە خودی ئایدیاکە خودی فکرەکە باقی بوو کار لەسەرەوە نەبێت چەندن و چۆن و لە چ ئاستێکن بەڵام نهجی سیاسی بیرکردنەوەی سیاسی ڕێکخراوی سیاسی ئایدیای سیاسی من پێم وانە زۆر بە ئاسانی بتوانێت بنەبڕی بکەیت هەموو ئەوانە چیمان پێ دەڵێن عێراق وڵاتێکی نائیستقرارە لە ڕووسیاسیەوە عێراق وڵاتێکە بەو کەرستە و بەو شێوەیە و بەو نەهجە و بەو پلانە بەڕێوە ناچێ ئێمە ناتوانین بە ئاسانی بگەینە کەناری ئارامی و سربەخۆیی و سربەستی بۆ وڵاتی عێراق و هەویەی عێراقی بجێڕدرێتەوە جارێکی دیکە بۆ خودی عێراقیەکان ئەم تەداخولاتە بنبڕ بکرێت بۆ ناکرێت لەبەرەوەی هەر حیزبێک کە دێ و ئیدعای ئەوە دەکا کە عێراقیە بە هەوی عێراقی دەیەوە کار بکە پەیوەست و پەیوەند نییە بە وڵاتانی قلیم بەڵام خودی حیزبەکەی خودی ڕێکخراوەکەی سەپۆرت دەکرێت لەلایەن وڵاتێکی ئیقلیمی بەلایکەم ئەگەر نێو دەوڵەتی و جیهانیش نەبێت داپرسیارمەوەی کاک سەروان ئێمە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراقیین بەڵام ئەم جاریان وەکو خۆشت ئاماژت پێکرد دابەشبوونەکە تەنها دابەشبوون نییە لە نێوان مەزهبەکان یاخود نەتەوەکانی کە لە عێراق ئەم جارە لە ناو مەزهبێکیشان دابەشبوونەکە زیاتر بکە گەورەترین مەزهبی عێراقن یا زۆرترین دانیشتوانی عێراق پێکهێنن ئەمەیان پێمان ئەڵێ کە ئەگەری سەقامگیری عێراق زۆر لاوازە لە داهاتوە چونکە هەردووچیان پێداگرن و کە لە ڕقیقن لەسەرەوەی کە خۆیان ئەیانەوێت بێگومان ئەگەر سەیری ناوماڵی شیعە بکەین ئەو پەرتەوازی کە ئێستا لە نێو ماڵی شیعەدا بەدی دەکرێت زەنگێکی خەتەرناکە بۆ عێراق بە حکمی زۆرینەیە و بە حکمی ئەو سەپۆرت و پشتیوانی کە وڵاتێکی وەکو ئێران کە دراوسێ و سنوورێکی بەرفراوانمان هەیە لەگەڵ ئێرانە ئاماژە بەوە دەکرێت کە ئەم مداخەلاتە ئەم پشتگیری و سەپۆرت و پشتیوانیە حاڵەتێکی نادروست و ناتەندروستی سیاسی دوجار دێتە ئارا و دێتەکایەوە
بەڵام ئێمە بەر لەوەی بچینە ناو ماڵی شیعە یا سنی عێراقی یا هەر پێکاتەیەکی دیکە بەداخەوە ئێمە وەک لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ئیدعامان بۆ دەکرد وەکو کورد ئێمە بۆ خۆشمان بەو شێوەیە لە یا با بڵێم لە ئاستی پێداویستی و حەز و ئارەزووی تاچی کورد و نەهجی کورد و پێکاتەی کورد نەبوو ئێستای کە دەگوزارە لە گۆڕەپانی سیاسی عێراقی ئێمە لە دوای ساڵی 2023 و ڕوخانی حکوومەتی عێراقی وەکو پێشتر ئاماژەم پێکرد بەشی شێرمان بەرکەوت لە هەڵسانەوە و خستنەوە سەرقاچی حکوومەتی عێراقی جەناب دەزانین لە ساڵی 2023 بەدواوە شتێک نەما بە ناوی عێراق نە کایی سەربازی نە ئیداری نە سیاسی نە دەوڵەتداری لە عێراق نەما ئەوە ئەو سەردەم سەرکردەکانی سیاسی هەرێمی کوردستان چون شانیان داوە بەر حکوومەتی عێراقی و جارێکی دیکە بە تەوافقی سیاسی لەگەڵ هێزە سنی و شیعەکانی ئەو کات پێچیان هێناوە بەڵام ئێستا ئێمە خەریکە لە معادلەی سیاسی عێراقی خۆمان وەکوونەتەوە وەکو پێکاتە کەمینە بووین بەڵام بەداخەوە دەین لە کایی سیاسیشا بە کەمینە خۆمان دەردەخین ئەمە کارێکی خراپە بەپێی قانون لە دوای 30 ڕۆژ لە یەکەم دانیشتنی پەرلەمان پێویستە حکوومەت تشکیل بکرێ و سەرۆکی کۆمار هەڵ ببژێردرێ بەڵام ئەوەی کێسا ئێمە دەیبینین بەو کەرستە بەو میکانیزمە بەو گڕوتینە بەو ئایدایە بەو بەرنامەی کاری کێسا لە نێوان پارت و لایەنە کوردیەکانیش هەیە کارێکی ئاوهامان یا دەرەنجامێکی ئاوامان ناداتە دەست کە ئێمە پێویست بوو بیکەین بۆیە من لە کۆتاییدا وای دەبینم پێکاتی ئەو جارێ حکوومەتی عێراق تەنانەت بە هەرسێ سەرۆکایەتەکە و پێکاتێکی ئاڵۆسترە تەوافقات کەمترە دەبێت کورد حساباتی دوور و وردی بۆ دەستخۆش بۆ ڕێز سەروان تاهیر گۆمەشینی چادری سیاسی کامڕۆ لە ئەستۆدیۆ میوانمان بوو سپاس بۆی کە مادوومان کردی سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێز خێر بێت.